دابەزینی بەهای تمەنی ئێرانی و لیرەی تورکی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی جوولەی خستۆتە نێو بازاڕی ئاڵوگۆڕی دراو. لە ماوەی چەند مانجی ڕابردوو کەمتر لە 500,000 تمەنی ئێرانی بەهاکەی بەرامبەر بوو بە 100 دۆلاری ئەمریکی، بەڵام ئێستا نزیکە 1 ملیۆن تمەنی ئێرانی بەرامبەرە بە 100 دۆلار. بە هەمان شێوە 480 لیرەی تورکیش بەهاکەی بەرامبەر بوو بە 100 دۆلاری ئەمریکی، ئێستا زیاتر لە 500 لیرەی تورکی بەرامبەرە بە 100 دۆلار. بەم هۆیشەوە خواستێکی زۆر کەوتۆ تا سەر ئەم دوو دراوە. دابەزینی بەهای دراوی ئیرانی و درانەوی تورکی کاریگەری خۆی نواندیە، کاریگەریشی لە 1975 نواندووە لەسەر بازارەکانی گۆڕینەوەی دراو لە هەرێمی کوردستان. جمو جۆڵەی زۆری خستنەوە بازارەوە. ئەو کەسانەی ڕۆژێک لە ڕۆژان بیریشان لەوەی نەکردەوە کە تمەن بکڕن یان لیرەی تورکی بکڕن، دێنە بازارەکانەوە بەگوێرەی ئەو پارەی کە هەیەە دراوی تورکی و دراوی ئیرانی دەکڕن بە ئامانجی ئەوەی ڕۆژێک دابێ ئەو دراوە نرخەکەی بجارێککە بەرز بێتەوە و بۆی خازانجیشی مادی بەدەست بهێنن. ئەو کاڵاوشتومەکانەی لە وڵاتانی ئێران و تورکیاوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت نرخەکانیان دانە بە زیوە وەک خۆیەتی. ئەمە لە کاتێکدا تمەن و لیرەی تورکی باستێکی زۆر بەهای خۆیان بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لەدەستداوە. من عفتەکەی دی لە تورکیا بووم، هیچ تاسیری وای نییە. ئەو جلکە مەسەلەن کە دەمکڕی بە 9 دلار مەسەلەن 10 دلار ئەو سەفەرە چوومەوە هەر نەفسی سعر. لە بەعزە ماوادێک دابەزیوە ئەو ماوادانەی کە لە ناوە خۆیان دێ، ئەو ماوادانەش تەئسیر لە بازاڕی کوردستان ناکاتن. ماوادە بنچینەیەکان وا دانەبەزیوە بەو شێوەیە کە لە چاو پارەی ئیرانی بێت. ئاڵوگۆڕ و مامەڵەکردن بە تمەنی ئێرانی و لیرەی تورکی لە زیادبوونە و فرۆشیارانی بازاڕی دراوی شۆکارەکەی بۆ دابەزینی ئەو دوو دراوە دەگەڕێنەوە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. پێشبینیش دەکەن ئەگەر سزاکانی ئەمریکا لەسەر ئەم دوو وڵاتە بەردەوام بێت، ئەوە تمەن و لیرەی تورکی دابەزینی زیاتر بە خۆیانەوە دەبینن. ئەڵگورد ئەحمەد، کورتساد نیوز، هەولێر.